سڵاو هاوڕێیان ئەم کاتتان باش لە کلیل میدیاوە دوێنێ کە راپۆرتێکمان بڵاو کردو لەبارەی گروپی BTS و هەوادارەکانیان لە کوردستان چەندین ڕەخنەیان لەو پارچە ڤیددیۆ ئێمە گرت بۆیە ئێمەش ئەمڕۆ کە هەڵدەستین بە ڕێکشنی ئەم ڤیددیۆی کە بڵاومان کردەوە بۆ هەوادارانی ئەم گروپە هەمویان بە هەڵە تێگەیشتن لە پارچە ڤیددیۆیەکەی ئێمە بۆیە هەموو سەیری ڤیددیۆیەکە ناکەن و تەنها سەیری کۆمنتەکان دەکەن و ڕای خۆیان دەنووسن بۆیە پێویستە سەرەتا سەیری ڤیددیۆیەکە بکەیت اینجا دواتر ڕەخنە بنووسی لە کۆمنت. BTS چییە؟ سڵاو هاوڕێیان دووبارە. BTS گروپێکی کۆریای باشوورە لە ساڵی 2010 دامەزراوە لە 2012 ئەندامەکانی ئەم گروپیان هەڵبژاردووە و هەوادارانی گلەیەکی زۆریان هەیە و ڕەخنەیەکی زۆریان هەیە دەربارەی ئەوەی وتومانە BTS چییە. بۆیە لە مۆدۆ ئەو کەسێ ئەو ڤیددیۆی ببینێ دەزانێ BTS چییە. جگەرەیە یان مەشروبە یانیش مادێ هۆشبەرە. گەنجانی هەموو جیهان و بەتایبەت هی کوردستانیان ئالوودەی خۆیان کردووە. بێگومان ئەو گروپە نەزگەرێ و نەمەشروب و نەمادەی هۆشبەرە بەڵام بە هەموو شێوازەیەک هەموو گەنجانیان ئالوودەی خۆیان کردووە ئی هەموو جیهان و بەتایبەتی کوردستان و دوێنێ ئەمەیان سلمان لەو پارچە ڤیددیۆیی کە لە ڕابردوو بڵاومان کردبەوە بەبێ هیچ هۆکارێک ڕەخنەیەکی ئێکجار زۆریان گرت دەبێ هۆکاری ئالوودەبوونیان چی بێتن؟ ئایا بە ڕوخساریان یاخود جلوبەرگیان یاخود ستایلیان یاخود موزیکەکەیان خود گۆرانی گوتنەکانی و تێکستەکانیان ئایا دەبی هۆکار چی بێ کە گەنجەکانمان ئاوە ئالوودەی ئەم گروپە کۆریە بوونە؟ فەرموو ئێوە بەشەکەی تری ڤیددیۆکە. BTS هاوت گەنجن گۆرانی دەڵێن لە کۆریای باشوور لە دەنگ پیاون و لە ڕوخسار نیمچە ئافراد. دەربارەی ئەوە باسمان کرد کە گروپەکە لە هەفت ئەندام پێک دێن و لە کۆریای باشوور سەریان هەڵداوە و زۆربەی ڕەخنەکان لەوە هات وە لێرانە کێشەکان داستی پێکەیت و خەڵکێکی زۆر کۆمنتی نەشاوی دەنووسی ئێوە بۆ گوتوتانە لە دەنگ پیاون و لە ڕوخسار ئافرەت. ئێمە مەبەسمان ئەوەیە کە ئەوان سیمایان پیاوانەیە بەڵام مێک ئەپکردنەکە و گوارەکان و هەندێک ستایلیان دوورە لە تەقالیدی کوردی بۆیە ئێمە وتمان نیمچە ئافرەت بۆیە لە کوردستانی خۆمان تەنها ئەم شێوازە مێک ئەپە دەکەن بۆیە ئێمە بە هیچ شێوەیەک مەبەسمان لە ڕەگەزیانە کاوان پیاوان یاخود ئافرەت ئێمە تەنها مەبەسمان ستایلەکەی ئەوان بوو بۆیە لە کوردستان زۆر کەسێ ئەم ستایلی زۆر پێجوانە بەتایبەتی هەوادارەکانی BTS بەڵام خەڵکانی تر بە شێوازێکی تر ڕەخنەیان لێ دەگرن گەر تۆ ئەم ستایلت بەدڵە ئەوە بەدڵت بێ گەر بەدڵیشتنیە زۆر ئاساییە بەڵام کۆمنتی نەشاو شتێکی جوان نییە گزارش لە شەخسیاتی خۆت دەکا بۆچی لەسەر کەسێکی تر قسەی نەشاو بە کەسێکی تر دەڵێی. گروپی BTS ئێستا لە جیهان زۆرترین هەواداریان هەیە و ئێمەش وەکو کلیل میدیا بە هیچ شێوازێک نکۆڵی لەوەی ناکەین کە گروپی BTSی کۆری گروپێکی سەرکەوتووە تەنها لە 8 مانگدا 1 بلیۆن بینەری هەیە لە یوتیوب بۆیە وا دیارە لە تەواوی جیهان بینەریان هەیە گروپێکی وا سەرکەوتوو ئێمە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام هەوادارەکانی لە کوردستان بە شێوازێکی زۆر بە هەڵە تێگەیشتونە لە هەوادارکردنی ئەم هونەرمەندانە بۆیە هەوادار دەبێ خۆشی بوێ بەڵام نەک بۆ شێوازەی دەست بداتە شتی نەشیاو. لە زۆربەی کۆمنتەکانی شاتوە دەڵێن کە گوایە کلیل میدیا بۆی ئەو پۆستی لەسەر BTS کردووە بۆ کۆکردنەوەی ئاکتیڤ و کۆمنت و لایکە بەیت شێوازێک ئێمە پێویستیمان بەم شتانە نیە گەر سەیری ڤیددیۆکانی ترمان بکەن دەزانن ئێمە ئەو راپۆرتەمان بۆ ئەکتیڤ و لایک و کۆمنت کردووە بۆیە خەڵکانێکی زۆر داوایان دەکرد راپۆر لەسەر BTS بکەین لەسەر داواکاری هەوادارەکان ئەم راپۆرتەمان دروست کردووە بۆ ئەوەی سوودێک بگەێنین بە هەوادارانمان زانیاری زیاتریان هەبێ لەسەر ئەو گروپە کۆریانە بۆیە بڕیارمانداوە ئەم جارە راپۆرتێک لەسەر BLACKPINK بکەین ئەگەر بزانین لایکێکی زۆر بۆ ئەم ڤیددیۆ دێ ئەو دەزانین گروپی BLACKPINK هەوادارێکی زۆری هەیە لە چاناڵەکەمان بۆیە ئەمەش راپۆرتیان لەسەر دەکەین بۆیە تۆش دڵت زویر نەبێ
کەم قسانەمان لەسەر BTS کردووە ئێمە تەنها دەمانەوێت خزمەت بە ئێوەی خۆشەویست بگەینین نەک ئەم گروپە بشتێنینەوە بۆیە هیوادارین سود بەخش بین بۆ ئێوەی خۆشەویست هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.